باوکە جان ئیجازەیە؟ وەربوو کچەکەی خۆم ڕوویا بەخێمەوە. سڵاو. باوکە جان سوپرایزێکم لەوەتەیە. ڕاستە؟ دەدڵی بابت خۆشکە. ئەوە چییە سوپرایزە؟ ئامێزخانم هینایە نووسەری کتێبەکەی. ڕاستە؟ بەڵێ. کارە چییە؟ ئامێزخان بەرم ژوورەوە جانە. ئەوەش ئامێزخان. وەرە کچم شەرم مەکە وەرە. بەخێبی. زۆر سوپاس مامۆستا گیان. مامۆستا نامناسیتەوە؟ نا بەخوای. نا بەخوای ناتناسم. تێژ ناگەم کە ئەمە یەکتریش ناناسین هۆکار چییە؟ ئەو کتابەت پێشکەش بۆم بکردیەوە بۆ هەستە جوانەشت دەربڕیە. مامۆستا گیان یەکتریە ناسین. ڕاستە ئەمە کو یەکتر دەناسین؟ ڕۆیا گیان ئەتوانی بەجێمان بێڵیت؟ باشە جانە بەسەر چاو. باوکە جان لەسەر ئیزنت. بڕۆ کچەکەم. زۆر بڕۆ کچەکەم. وەرە کچەکەم وەرە وەرە دانیشت وەرە. ئێستا کار لە بۆ بجێڕەوە بزانێ ئەتوو بۆ ئەمی دەناسی. مامۆستا بیرتە کە دەرسی هونەرت پێوتین لە قوتابخانە؟ لە کامە قوتابخانە؟ لە قوتابخانەیە گرتن. کچ بە تو دەزانیت چەند ساڵ بەسەرەوە سەردەمە تێپەڕیە. ئەمن ئەو شتانە کوو بەبیر دێتەوە. ماشەڵڵا ئەمە لە ڕۆژگارێک دەژین. ئەوەندە سەختە ئەوەندە دژوارە. چێشەو بە شاکری ڕۆژانە لێرە گەڕێت چمان لەبیر بی. ئێستا کە ئەگەر لە مامۆستای خۆت بپرسی سبێنە چت خواردی ڕەنگە نەزانێ. ڕاست دەکەیت. بەڵام باش شتێکە پێ بڵم بیر بکەوێتەوە. دیارە دەی کچەکەم. مامۆستا ڕۆژێکیان تەلەبەیەک سەعاتەکەی دەستی دزرا. زۆر گریا. وتی ئەڕۆم بۆ لای بەڕێوەبەر و شکاتەکەم. ئەوە بوو تواتیتە ژوورەوە و هەموومانە لای دیوارەکەەوە ڕێز کرد. وتان جاڵتاکانتان بگرن بەدەستانەوە و کەسیش ئاوەڕ نایاتەوە. ئیتر گەڕایت و سەعاتەکە و دۆزیەوە. هەموو تەلەبەکان هاواریان کرد مامۆستا کێ ئەو دزە با بزانین. تووڕە بوویت لێمان. وتت کەس دزی نەکردووە. من خۆم لەسەر زەویەکە دۆزیمەوە. بەڵێ کچەکەم ئەو ڕووداوم زۆر زۆر باش لە بیرە. بڕواتە بیتن تا ئێستاش لەگە دابی نازانم چی ئەو سەعاتەی دسی. دەزانی لۆ لەم دەزانی ئەو کاتێک ئەو گۆم هینا ڕێستانم کرد و پێتانم گوت ڕووتان لە دیوار بکەن و ئیتر یەک هاتم ئەنگۆم پشکنی. حەزم نەدەکرد بزانم کابە تەڵەبەیە ئەو دزەی کردیە. نەوە کە بیناسم لە بەرچاوم بکەوی ڕۆژێک هەڵس و کەوتەچی ناشرینی بەرامبەر بکەم. ئەوە بوو لە ئەنجامی پشکنینەکە سەعاتەکەم دیتەوە. چ بکەم بە درۆ گۆتم لەسەر زەوی دیتمەوە لە ژوورەکە. مامۆستا حەزەکەت بزانی کێ بۆ ئەو سەعاتەی دزی؟ ناکچ ئەوە سەردەمەچی زۆری بەسەر تێپەڕی ئەو کاتی حەزم دەکرد بزانم ئێستا هەر نامەوێت. مامۆستا زۆر لە دڵم ماوەتەوە با پێتی بڵێم. ناکچم واز لەوە بینە وازی لێبینە. نا ئەوەی سەعاتەکەی دزی من بوو. ئەوەی سەعاتەکەی دزی ئەتوو بووی. بەڵام مامۆستا تۆ ژیانی منە گۆڕی. تۆ فێری ژیانت کردم فێرت کردم ئای بە عالی خەڵکی داپۆشم. بۆیە 3 ساڵ خەریکی ئەو کتێبە بووم. ئەوە تا ئێستاش چاپم کرد و کردم بە دیاری بۆ تۆ. ئەی دەستەکانت خۆش. ئەو کتێبە بە ناوی ڕەوشتە جوانەکانی ژیانە. مامۆستا بەڵێ ئەو کتێبە چیرۆکی واقعی تایە. ئەو چیرۆکانی کە خۆم بینیومە و جۆم لێ بووە. و چیرۆکێکی زۆر گرنگیشی تایە کە پەیوەندی بە باوکمەوە هەیە. باوکم باشە کچی خۆم باوکت سمێوەی بۆ بابەتەوە هەیە. با مامۆستا زۆر پەیوەندی پێوەی هەیە. مامۆستا ئەو ڕێگایە کە تۆ پیشانی منتدا ویستم ئەو ڕێگا ڕاستەش پیشانی باوکمە. لەبەرەوەی باوکی من دز بوو. باوکت دز بوو. بەڵێ دز بوو. حرام خۆر بوو. هەرچ ڕێگایەکی ناشەرعی هەبوایە بەکارهێنا بەس بۆ ئەوەی پارە پێیا بکات. وەی کرد بە قوڕگی ئێمەشە.
بۆیە ڕۆژێکیان بڕیارم ما کە بەخۆی بێنمەوە هەر بە درۆ نامەیەکم نووسیوە یا بەدەستی وتم باوکە ئاها ئەوە هاوڕێیەکم ئەو نامەی بۆ باوکی نووسیوە یا بەدەستی و ڕێک هاتمە دەرەوە باوکە تۆ چۆن دەتوانی ماندووبوونی کەسێکی تر بدزی؟ باوکە تۆ لەبەر چاوی خەڵک نوێژ دەکەیت کە چینانی حەرام دەرخواردی ئێمە دەدەیت. باوکە چیتر لەو ماڵانە ئاو دەخۆم نەنان چونکە ئەو ماڵەنانی حەڵاڵی تێدا نەماوە. بەسە باوکە بێزار بووم بەسە ئیتر.